دوای قەدەغەی هاتوچۆ بەهۆی کۆڕۆناوە لە هەرێمی کوردستان کرێکاران و خاوەن پێداویستیە تایبەتەکان و کرێنشینان لە دۆخێکی ناهەمواردان. لە هەرێمی کوردستان بە هەزاران خێزان سەرچاوەی داراییان تەنها کارکردنی ڕۆژانەیە و لە دوای قەدەغەی هاتوچۆ کێشەی نەبوونی داهاتیان بۆ دروست بووە. حکوومەتی هەرێمی کوردستانیش هیچ بەڕەپارەیەشی بۆ ئەو کرێکار و کاسبکارانە دابین نەکردووە کە هیچ سەرچاوێکی داهاتیان نییە و ڕۆژانە بە کولەمەرگی ژیان بەڕێدەکەن. لە زۆرێک لە وڵاتانی جیهان بودجەیەکی پێویست بۆ ئەو هاوڵاتیانە دابینکراوە کە هەلیکاریان لەدەستداوە، بەڵام لە هەرێم حکوومەت هیچ پلان و بەرنامەیەکی بۆ ئەو کێشەیە نەبووە. هەرچی خاوەن پێداویستیە تایبەتەکانە لە بارودۆخێکی خراپ ژیان دەگوزارێنن. کابینەی نوێ حکوومەتی هەرێم لە سەرەتای ڕاگەاندنیەوە بانگەشەی ئاوەڕدانەوەی لە خاوەن پێداویستیە تایبەتەکان دەکرد، بەڵام هاوشێوەی کابینەکانی دیکە ژیانیان بە کولەمەرگی بەسەر دەبان. ئێستا لە هەرێم موچەی ئەو خاوەن پێداویستیانەی کە فەرمانبەرنین مانگانە 150,000 دینارە، ئەو بەڕەپارەیەشیان لە کاتی خۆیدا پێنادرێت. سەردەمی کۆڕۆناشدا حکوومەت وێڕای ئەوەی موچەی خاوەن پێداویستیە تایبەتەکانی داخستووە هیچ هاوکاریەکیان ناکات، بەڵام کۆمەڵێک دەستگای خێرخوازی و سەرمایەدار بڕێک هاوکاریان بۆ ئەو توێژە دابین کردووە. هاوکات کرێنشینانی هەرێم بەهۆی نەبوونی بازار و قەدەغەی هاتوچۆوە لە دۆخێکی خراپدان و حکوومەتی هەرێمیش هیچ بودجەیەکی پێویستی بۆ هاوکاریکردن تەرخان نەکردووە. هاوڵاتیان هەرێمی کوردستان 15 ڕۆژە پابەندی ڕێنماییە تەندروستی و ئیداریەکانن. ئەمە شوای کردووە کۆڕۆنا ڕێگری لێ بکرێت، بەڵام لە بەرامبەریشدا ئەرکی حکوومەتە ئاور لە خەڵکی هەژار و کەم دەرامەتی کوردستان بداتەوە و هەست بە بەرپرسیارەتی بکات.